ماوەی چەند ڕۆژێکە بەهۆی گواستنەوەی فیدەرەکەیان بۆ سەر کارەبای ناحیەی ئاغجەلەر کێشەی نزمی ڤۆڵتەیی کارەبا لە بەشێکی زۆری گەڕەکەکانی ناحیەی تەکێ سەری هەڵداوە و هاوڵاتیانی ئەو گەڕەکانەی نیگەران کردووە. هاوڵاتیان دەڵێن بەهۆی نزمی ڤۆڵتەیی کارەباوە کێشەیەکی زۆر بۆ ئامێرە کارەبایەکانیان دروست بووە. بەو پێی کارەبای نیشتیمانی توانای ئیشپێکردنی هیچ ئامێرێکی کارەبایی نییە. هاوکات زیانی مادیشی بە چەند ماڵێک گەیاندووە. لایەنە پەیوەندیدارەکانیش مژدە بە هاوڵاتیان دەدەن ئەم دۆخە تا کۆتایی هاتنی وەرزی زستان بەردەوام دەبێت. تقریبا ماڵێکی زۆر وین لە تەکێ کارەباکەمان زۆر زەعیفە، پێشتر عیبی نەبوو. ماڵ دراوسێمان هەیە ئاواتۆتەوە بۆ کارەبای یانی ماتۆڕەکە لەسانەوە چۆ لە ماڵەکانی ئەو بەرەوە واری ڕاکێشاوە بۆ ماتۆڕەکەکە ئیش پێ بکە. ینی هیچ بە عمل نایە. کێشەکەی هەر زۆر زۆرە. ئیسا مۆلیدەمان پێ باشترێمە، ئەو مۆلیدەیە کە 2 ئەمپێرە پێمە باشتر لەو ڕیسیەکە دێتەوە، چونکە هیچ ئیسفادێکی لە ناکەن. هیچ ئاواکاریمانەوەیە کە بۆمان چاپ بکەن. ینی بەڕاستی ئاواتامانی سێتەوە بەم حاڵە ناڕوە. بەڕاستی کێشەی زۆر بەڕاستی ئەو ئێستا گوتم ئێمە 30 ئەمپێرمان هەیە، ئەمپێری مۆلیدە بەڕاستی کە کارەبای مۆلیدە دێتەوە. ئێمە بە عەکسەوە ئەنجاران بۆ نمونە کارەبای ڕێسی هاتووە شتەکان پێ هەڵەکرد. ئێستا کارەبای ڕێسیەتەوە شتەکانە کوژەینەوە تەنها بۆ 2 ئەمپێری کە هەمانە مجەمیدە و سەلاجە و بڕگ لەو کەلوپەلانی کارەبانی ماڵەوە ئەتوانین داگیرسین. بەڕاستی کێشەی دروست کردووە بۆ خەڵک، ینی خەڵک ناوێت بەڕاستی. ئێستا ئەو ئامێرەنی کە لە ماڵەوە هەیەی کێشەی سوتانی هەیە، چونکە ڤۆڵتێکە زۆر نزم بۆ تۆ دابەزێ بۆ 140 ڤۆڵت بۆ 150 ڤۆڵت کە بەڕاستی ئەمە هیچ هەڵناسێنێ. بەشێکی دیکەش لە هاوڵاتیان باس لەوە دەکەن سەرەڕای دابەشنەکردنی سوتەمەنی و بەردەوامی قەیرانی دارایی حکوومەت ڕۆژ بە ڕۆژ ئەرکی سەرشانیان قورستر دەکات. بەڕێوبەری دابەشکردنی کارەبای چەمچەماڵیش هۆکاری کێشەکەی بۆ خراپ بەکارهێنان و زیادەڕۆی لە بەکارهێنانی کارەبا لە وەرزی سەرمادا لەلایەن هاوڵاتیانەوە گەڕاندەوە. من خۆم غەسالی ئۆتۆماتیکم هەیە هەڵی ناسێنێ، هەستاوم عادیم کڕیوە. عادیەکەش ڕۆژوە ئەویش هەڵناسێنێ. ئامێرەکانمان هیتەرە بەسبەت نەوت نییە، وەک نەودنیە کارەباکەمان هەڵناسێنێ هیتەریش ئیش پێ بکەن، سبلیت هەڵناسێنێ، سەلاجا کوژێن، نەموزەمیدا کوژێن، لەبەرەوەی کارەباکە زۆر زەعیفە. داواکاریمان ئەوەیە کارەباکەمان بۆ چاک بکرێت، ئەم کێشەی نەمێنێ، چونکە خەڵک زۆر پێویستی بە کارەبایە لەم کاتەیە. وەرزەکە سەرمایە، نەوتیش نییە. دیارە هۆکاری ڕئیسیە گەڕێتەوە بۆ خراپ بەکارهێنان یان بڵێن زیادڕەویکردن لە بەکارهێنانی کارەبایە. لەگەڵ دابەزینی پلەکانی گەرمایە لەم سوورەیە بە شێوەیەکی بەرچاو ئەمپێری کارەبا بەرز بووتەوە، یان با بڵێن سەرفیاتی هاوڵاتیان زیاد لە پێویست بەرز بووتەوە، کە بۆتە هۆی ئەوەی کە سەرفیاتمان ئەگەر بەراوردی کەین بە مانگی دەی ساڵی 2018 سێقاتی ئەو کاتەیە. دیارە توانای ویزگەکان لە هەر شار و شارۆچکەیەکە دیاری کراوە. لە ناحیەتێکیە ئێمە 2 ویزگەمان هەیە کە لە 5 فیدەر پێکاتوە. لە ئیسەیان ناتوانین بەو 5 فیدەرە کارەبای سەرجەم ناحیەکە دابینکەین بۆ ئەوەی هاوڵاتیان بە دوور بن لە سەرمەحەویلە و لە ماوەی چەند ڕۆژێ جارێک لە 24 کاتژمێرە هیچ کارەبایەکیان نەبێت. بە ناچاری لە ویزگەی کارەبای ئاغجەلەرەوە فیدەرێکمان گەڕانەوەتەوە بۆ چارەسەرکردنی کێشەی بارزۆری و نەمانی سەرمەحەویلە. کەرتی کارەبا هەوشێوەی زۆرێک لە کەرتە خزمەتگوزارەکانی دیکە بەهۆی بێپلانیەوە بەردەوام لە پاشەکشەدا بووە. بە تایبەت ساڵانە و لەگەڵ هاتنی وەرزی سەرمادا بەهۆی دابەشنەکردنی سوتەمەنی پێویستەوە خواستی هاوڵاتیان لەسەر بەکارهێنانی کارەبا زیاتر دەبێت. هەر ئەمەش وای کردووە بڕی پێدانی کارەبای نیشتیمانی بە هاوڵاتیان کەم ببێتەوە و هەندێک جاریشکار لە خراپبوونی کوالێتەکەیشی بکات. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، ناحیەی تەکێی سەر بە قەزای چەمچەماڵ.